هەندێک بابەت بیری ئەوە دەهێنمەوە بۆی لێوە داخڵی بابەتەکە بین. هەمیشە لە نێو کۆڕ و کۆبوونەوەکانی ئێمەیە باسی خواردنی دوێنێکری ئەڵەن مرۆڤی جاران گۆشتیشیە خوارد هەموو خواردنە چەورەکانی خوارد بەڵام مرۆڤی جاران تەندروست بوو. ئەماکن بە پرسیارە ئایا ڕاستە ئەمە لە ڕووی زانستیەوە وابوو ئایا مرۆڤی جاران گۆشتی زۆر خواردووە و سەوزە و میوەکانی لەگەڵا هاوسەنگ کردوتەوە بۆیە تەندروست بووە ئەمە ڕاستە میوە خواردن وە زۆرخۆری لە میوەدا یان هەندێک میوە کە لە دوای نانی ئێوارە یان زۆرجار لە کوردەواری خۆمانە لە دوای دەی شەوەوە بێگومان میوەش دانرا و دەخورا ئەمە ڕاست بوو ئەمانە هەمووی کۆمەڵێک بابەتن دڵنیام ئێستەوە کاتێک منم قساناکەم بیرتانەکەوێتەوە کە زۆرجار ئاخێکیش لە دڵی خۆتانە هەڵەکێشنەڵەن ئاخ بۆ کاتانە و ناگەڕێتەوە بەڵام ئێمە لە ڕۆ تەندروستیەکەەوە باسیەکەین باسی خواردنی دوێنێکین و ئەمڕۆ بۆچی هەموو تۆمەتەکان ئاراستەی خواردن دەکرێت بۆچی هەموو تۆمەتەکان بە دیاریکراوی زۆرجار ئاراستەی ئەو خواردنانەکرێن کە پڕ کاربۆهیدراتن چاورین یان پڕشەکرن زۆرجار بە هەندێک کەس دەوترێت بە هیچ جۆرە گۆشت مەخۆ لە لایەکترەوە پێ دەوترێت تەنها گۆشت بخۆ ئەمانە هەمووی پرسیارن لە مێشکی ئێمەدا دروست بووە و مرۆڤی دووچاری چەندین نەخۆشی درێژخایەن کردووە یەکێک لەوانی کە چەندین جارێمە تەوەرمان کردو باسمان کردووە ئەو نەخۆشیانن کە هۆکارە سەرەکیەکەی قەڵەوێ ئێستا بۆ خۆی قەڵەویش بە یەکێک لە نەخۆشیە مەترسیدارەکانی جیهانداهێنرێ کە پەیوەندی ڕاستەخۆی بە خواردنەوە هەیە زۆرجار باسی قەڵەویمان کردووە ئەزانم زۆرم لەسەر بابەتەکەوت بەڵام دەمەوێت دیدگاتام بکەمەوە لەسەرەوەی کە باسی خواردنی دوێنێ و ئەمڕۆکەین و کاریگەری لەسەر قەڵەوی و ئەو ئامار و داتایانی کە لەسەرم بابەتە هەیە دکتۆر سیروان عەبدوڵڵا بەڕێزیان سپۆری نەخۆشەکانی قەڵەوی و خۆراکن گەیشتن لەو دکتۆرانەی بەردەوام گوێی لێ دەگیرێت و کەسانێک چوونەتە لای چارەسەریان وەرگرتووە ئەمڕۆ لە ستۆدیۆ ڕۆژێکی وەڵامی پرسیارەکانمانەداتەوە دکتۆریان بەخێر بێ سڵاو لەبێ دکتۆر زۆر بەخێر بێ لە بینەرانی خۆشەویست دکتۆر زۆرم بود لەسەر بابەتەکە بەڵام پێم خۆش بوو چۆن دەڵێ داخڵبوونێک بێ خەڵک بیری هەندێک بابەت بێنینەوە هەر بەڕاستی با لەوە دەست پێ بکەین خواردنی دوێنێ بەمەسم لە ڕابردوو خواردنێکی تەندروست بووە ئەوەندە نەخۆشی کەم بووە یان پشکنینەکان کەم بوون نەخۆشیەکان زۆر بوون دەرنەخراون وەک ئەمڕۆ خۆی ئەتوانم بڵێم هەردووچی دەورە بینێ بەڵام دەورە سەرێکیەکە کامەیە ڕاستە جاران مختبەر بەم شوێنە نەبوو خەستەخانە بەم شوێنە نەبوو سۆنەر و ئامێری تر بەو شوێنە وەکو ئێستا بەڵام هەمومان بیرمانە باو باپیرانمان لە سەتا چەندیان قەڵەو بوو یعنی لە گەڕەکێکە ئەگەر بگەڕێنەوە 50 ساڵ لەمەوە پێش لە هەفتاکانە من ئەو ساتەمەنم بینی 6 بۆ 8 ساڵە بوو موالی شەستەکانم یعنی لە مامەکانمە یەکیان ورجی هەبوو لە خاڵەکانمە یەکیان بە جەڵتەی مرد هەر هەمووی تەمەنیی باشیە کرد نەنکم تقریبا 93 ساڵ ژیا خەڵکانیش بینەرانیش ئەوەیان بیرە بەڵام ئەمە شتێکە بە ئەنگلیزی پێڵێن ڤیگ ئەمە وازح نییە ڕسمێکی وازح نییە وەکو وایە جاران کە چوومە مەکتەب لە سنفیەک ساڵی هەفتاوەیە کوتیانە بێ ڕسم بگری چوین ئەوسا ڕسم سێپایەک بوو کابرا و گۆنیەکی یا بەسەریا و نازانم ئێوە بیرتانی ئەو شتانە باوەڕ ناکەم بینیبێتان ئەنجا شتێک بوو لە پێشەوە لای برد ڕسمیشی وردایانە ئەنجا نیو سەعات ڕسمێکی ئەوەندە بچووک فوی لێ کرد ئەنجا بە حاڵ ڕسمێکی ڕەش و سپیەکی دەرەکرد و زستانەوەتەکانیش مابوو مەگەر ئێستا کامترین مۆبایل ئەگری لە 20 مێگاپیکسڵەوە تا زیاتر ینی 20 میلیۆن خاڵ ڕسم تایاتێت تەکنۆلۆژیا پێشکەوت لە طبیشا پێشکەوت بۆیە زانیاریەکانیش گۆڕان بەڵام وتمان ئەمە لە بیرمان ماوە ینی من ئەگەر بیرم بێ لە گەڕەکەکەیە مەگەر یەکێک تووشی شێرپەنجە بووایە زۆر زەحمەت بوو ئێستا بەڵام خەڵک ئەیبینێ لە هەموو کۆڵانێکە شێرپەنجەیەک هەیە بە تایبەتی شێرپەنجەی مەمکە کە زۆر بڵاو بۆتەوە شێرپەنجەی قۆڵۆن زۆر بڵاو بۆتەوە یعنی لە دوایەک نەک لە دوایەک لە 1.9 تووشی زەختە بێت تووشی شەکرا بێ باشە ژمارەکان زیادی کردو من ئێستا بڵێم جاران وا بوو ئێستاوا بوو لە هەندێک کەس لەوانێ بڵێ نەخێوانیە بەڵام منیم ئامارێکم حاضر کردووە بەڕاستی من سپاسانەکەم ئەم هەلەتان بۆ ڕەخساندم من ئەبێ ڕێز لە عقل و منطق و خبرەی بینەران بگرم من ئێستا بێم وەکو دکتۆرێک بڵێم توێژینەوە هەیە واڵێ توێژینەوە وایاڵێ بینەر دکتۆر نییە
ناتوانێ پێم بڵێ ئەو توێژینەوەیە بەقوتە بەقوت نییە ڕاست نییە لە سەتاچەنی ڕاستە وانە کاگاری بەڵام من ئەگەر بێم ئامار بێنم من ئامارم هێناوە هی منەظەمەی فاو کە عایدە بە UN FAO Food and Agriculture Organization ئەمە حسایاتی خۆیانە ڕێخای کشتتوکاڵ خۆراکی جیانی ساڵی 1961 لە عێراقا بە کالۆری دایانناوە هەموو فەردێک چی خواردووە و 2015 یعنی 54 ساڵ وا بڵێن 50 ساڵ خواردنی مرۆڤ چۆن گۆڕا لە عێراقا کە کوردی شەگرێتەوە بۆ نمونە بینی سەر گۆشتەکان ئەڵێ گۆشتی سوور لە ڕۆژێکە فەردی عێراقی 31 کالۆری خواردووە ساڵی 2015 بۆتە 15 کالۆری لە 31ەوە بۆ 15 یعنی خواردنی گۆشتی سوور لە ماوەی 54 ساڵان نیوانی کەمی کردووە دوو پارچاکدانێ و قاپێش لەیە دوو پارچی بچووانێت ئەجا دێنە سەر هۆکارەکانی بۆچی وا کەمی کردووە پۆڵتری یعنی باڵندە لە مریشک و قەل و هەر هەمویان ڕۆژانە 2 کالۆری ئەخورا کاگ ئاری لا نەخان 2 کالۆری لە ڕۆژێکە مریشک خواردن ئەوەندە کەم بوو ئێستا بۆتە 50 کالۆری 2 بۆ 50 25 قاتە یعنی خواردنی مریشک و باڵندەکان ئێستا بەراورد بە 50 ساڵ لەمەوە پێش 25 قات زیادی کردووە گۆشتی سوور نیوانی کەمی کردووە مریشک خواردن 25 قات زیادی کردووە ماسی 4 کالۆری بوو لە ڕۆژێکە ئێستا بۆتە 5 کالۆری یعنی توان بڵێن ماسی خواردن و خۆی ماوەتەوە گۆڕانکاریەکە لە گۆشتی سوور و گۆشتی سویە ئەمە چی وای لێ کردو دکتۆر ئەم گۆڕانکاریە گەورەیە ڕووبا لە ئەو کاتەوە هەتاوەکو 2015 بۆ نمونە ئاو گۆڕانکاریە بێکەم بکات گۆڕانکاریەکە ئێستا لە ماڵێکە دایک و باوک قرارێن ژیان چۆن بڕوە ئێمە بەڕاستی سیستمێکی تەندروستی دروست بووە لە ژیانە دەسەڵاتەکەی کەوتۆتە ژێر منظمەیەک پێڵێن WHO منظمەی سەحەی عالەمی UN UNICEF ئایا چۆن دامەزران کێ دامەزران کێ پارە و مەعاشی ئەمانایە چ وڵاتێک ئەیانە و قەرارەکان لە خزمەتی کێیان من ئەمە سیاسەتە نامێ بچمە ناوی لا نەخان چونکە ئیشی من نییە من ئیشی من سیاست نیە ئیشی دکتۆری من ئامارەکان ئێمە دەست جەنابەت ئێمە دەست بینەران خۆیان بیری لێ بکەنەوە من ڕێز لە عقل و منطق و خبرەی ئەوانەکەم لە ژیانە ئەمە گۆشتەکانە کە گۆڕاوە بینە سەر چەوری حەیوانی کە بە دووگەوە بە ئیتر ڕۆنی کوردی و کەرەی کوردی و ئەو شتانە لە ڕۆژێکە 32 کالۆری ئەخورا ڕۆنی حەیوانی ئێستا بۆتە 7 کالۆری یعنی 5 قات کەمی کردووە خواردنی ڕۆنی حەیوانی واتەمە پاشەکشەمان کردووە لە ڕێ تەندروستیەوە کە گۆشت زۆرە خوێ ئێستاوانی ئەجا دێمە سەر ئامارەکان پێتەڵێم زەخت و شەکرە و شێرپەنجەوانە چی بەسەر باشە زەیتەکان زەیت خواردن و ڕۆنی نەباتی لە 144 کالۆریەوە بۆتە 412 کالۆری یعنی خواردنی زەیت 3 قات زیادی کردووە کەواتە گۆشتی سوور کەمی کرد مریشک زیادی کرد ڕۆنی حەیوانی کەمی کردووە زەیت زیادی کردووە بینە سەر سەوزە و میوە ئەڵێ لە ساڵێکە فەردێکی عێراقی 38 کیلۆ میوەی خواردووە ئێستا بۆتە 78 میوە خواردن 2 قات زیادی کردووە سەوزە 94 کیلۆ بوو ئێستا بۆتە 74 یعنی سەوزە کەمی کردووە لە 120 لە 5 کەواتە سەوزە کەمی کردووە میوە زیادی کردووە ئەمە دوو بینە سەر شیر خواردن شیر ئەو سا لە ڕۆژێکە 91 کالۆری خوراوە ئێستا بۆتە 38 یعنی لە 170 کەمی کردووە شیر خواردن چەرەس 2 کالۆری 2 کالۆری وکو خۆی ماوەتەوە چەرەس خواردن نەگۆڕاوە مشتری نەبووە گەنمە شامی لە ڕۆژێکە 1 کالۆری بوو ئێستا 3 کالۆریە یعنی 3 قات خواردنی گەنمە شامی زیادی کردووە بینە سەر شەکر و ئەمە مەساتەکەیە ئەڵێ لە ڕۆژێکە 36 کالۆری شەکر خوراوە ئەمە بۆ هەر نەفرێکە ئیتر لە دەوڵەمەند و فەقیر و مۆزەف و غێری ئێستا بۆتە 276 کالۆری لە ڕۆژێکە یعنی 8 قات شەکر خواردن زیادی کردووە 8 قات بە بەراورد بە 50 ساڵ لە عالەمە لە ساڵی هەشتایە هیچ شەستەکان نەدۆزیەوە بەسی لە عالەمە ئەڵێ لە ساڵی 1970 لە دنیا 62 میلیۆن تەن شەکر خوراوە لە ساڵی 2010 گەشتۆتە 160 میلیۆن تەن یعنی 2 قاتونی و شەکر خواردن لە دنیا زیادی کردووە بەس لە عێراقا 8 قات زیادی کردووە بۆ لە عێراقا زیاتر وەک لە دنیا
چونکە دنیا وڵاتی دەوڵەمەنی تایە بە ئەمریکا و ئەوروپا ئەنجا وڵاتی مامناوەندی تایە و وڵاتی فەقیری تایە. دکتۆر پێشتە بڕم ینی بۆی لێرە هەندێک پرسیار دروست بێ لە لای بیتەرانیشەوە دروست بوو بێ پەیوەندی بە زۆربوونی ژماری دانیشتوانەوە نیە ئەم ئامارانە یان ئەم ئامارانە سامپڵی چەند ژمارەیەک وەرگیراوە ئەمە بۆ نەفرێک بۆ نەفرێک بەڵێ هەر نەفرێکی عێراقی مەسەلەن ئەوسا نفوسی عێراق لە 60ەکانە تەسەڕۆکەم 3-4 میلیۆن بوو بێ لەوانەیە هەر نەفرێک چەندی خواردووە ئێستا ئێمە گەیشتوینێتە 42 میلیۆن هەر نەفرێک چەنەخوا بەڵام لە ساڵی ئەمەهی 2015 تەسەورەکەم 30 میلیۆنێک بوو بین 32 میلیۆنێک بووین ئەمە بە پێی نەفرە لەبەرەوە عێراقی بە ژمارە ناوێت ئەمە نسبەت نییە ئەمە هەر کەسێک چەندی خواردوو بە معدەلی باشە بینە سەر ناودای پرسیارمان زۆرە لە ساریەکە پێکە مەڵامەڵامەجە لە ئامارەکان وڵا پێم خۆشە ئەگەر کاتیشمان هەبێت چونکە ئەم شتانە بەڕاستی جێی تێبی نییە کە تۆزی لێی وردبینەوە و لێی بردبینەوە نەک وەکو دکتۆرێک من ئێستا وەکو دکتۆری لێرە دانانیشم وەکو فەردێکە ناوی سیروانم ئامارانە هێنێ ئێمە وەکو دکتۆر باسی ناکەین وەکو منطق و عقل ئەڵێ چی بۆ شێ باسیکەین نانی سپی لە ڕۆژێکە 1940 کالۆری بوو ئێستا بۆتە 1100 یعنی نان خواردن لە 135 یەک لەسەر سێ زیادی کردووە نان خواردن ئەو زۆرە نییە جۆ 278 کالۆری بوو ئێستا بۆتە 39 خواردنی جۆ حەوقات کەمی کردووە ئاردی سپی لە 130 زیادی کردووە جۆ حوت قات لە 1970 کەمی کردووە خۆی پێچەوانەگەی ڕاستەوانێ ئەبێت جۆ زیاتر بێ ئەبێت جۆ زیاتر بێ و جیاوازە هەر شێوەی کاربوودرایەتەکەی جیاوازە پرۆتینی زیاترە فایبەری زیاترە شتی تریش برنج خواردن ئەگەر سەیریکەی 168 کالۆری بووە ئێستا بۆتە 394 من بۆی ژمارەکانەڵێم بۆی وەکو بڵێ مزداقێتێک لای خەڵک دروست بێ کە ئەمە هی فاوە دووقاتونی و زیادی کردووە کەواتە برنج زیادی کردووە دووقاتونی و ئاردی سپی و نانی سپی یەک لەسەر سێ زیادی کردووە جۆ زۆری کەم کردووە حەوت قات ئەمە ئەگەر بێ کۆی کەینەوە چی کەمی کردووە لەو ساوە گۆشتی سوور کەمی کردووە نیواونی و چەوری حیوانی کەمی کردووە 5 قات شیر کەمی کردووە لە 170 جۆ کەمی کردووە سەوزە کەمی کردووە کەواتە شتە گرنگەکان ئەیکەمە سێ شت گۆشتی سوور کەمی کردووە چەوری حیوانی و دوو کەمی کردووە و سەوزە کەمی کردووە ئەم سێ شتە باشە چی زیادی کردووە مریشک زەیت میوە شەکر باش نان و برنجەکە بۆ شێوەیە نییە لە سەتا ئاسیە کەواتە ئەوەی کەمی کردووە گۆشتە چەوری حیوانیە سەوزەیە ئەوەی زیادی کردووە مریشک 25 قات زیادی کردووە زەیت 3 قات زیادی کردووە میوە 2 قات زیادی کردووە نان 100 زیادی کردووە ئەمە خواردن لە ماوەی 50 ساڵ وا گۆڕا بەم شێوەیە ئەمە ئامارە ئیتر ناڵێ من بیرم بوو ننکم ئەوەی خوارد ئەماڵێ با پیرم ئەوەی خوارد ئەمە ئاماری UN خۆیەتی هی خۆی UN باشە نەخۆشیەکان چی بەسەر هات نەخۆشی زەخت لە ساڵی 79 ئەمە ئاماری UN ئەڵێ 590 میلیۆن کەس زەختی هەبوو ئێستا گەشتۆتە ملیارێک و 280 میلیۆن یعنی تقریبا دووقاتونی و زیادی کردو ئێستا ئەڵێ آخر نفوسی دنیاش زیادی کردو ئەو قسەی ڕاستە بەڵام ئەگەر بین سیرکەین UN خۆی ئەڵێ چی ئەڵێ دوو لەسەر سێی ئەوانەی تووشی زەختە بن لە وڵاتانە نین کە دەوڵەمەنن لە وڵاتانن کە مامناوەندن یان هەژارن کەم دەرامەتن باشە وڵاتی دەوڵەمەند گۆشت زیاترەخوا مناڵی دەوڵەمەند گۆشت زیاترەخوا یا مناڵی فەقیر گۆشت زیاترەخوا باشە مناڵی کورد ڕۆژانە گۆشتی سوورەخەوە یان ڕۆژانە پسکیت و بپسی و نان و برنجەخوا خۆی پرسیارێکی جەوهەرێت ئەمە پرسیارێک وایە وەڵامان بێتەوە کامیانە ئەگەر سەیریکەی حانوتەکان چی ئەفرۆشن لە مەکتەبەکانە دوکانەکانی کۆڵان چی ئەفرۆشن و یەک داواکاریم هەیە ئەمە هەمووانە چینە سوپەرمارکێتە گەورەکان باش بڕۆرە سوپەرمارکێتە گەورەکان ئیتر ئەمە فامیلی مۆڵە ماجدی مۆڵە کارفورەیان هەر شتێکە بێ و سەیری ئەو شتانەکە کە عەرز کراوە ئەفرۆشێ بۆ کە بۆ خواردنە لە 190 شەکری تایە بەس گۆشت و پەنیرەکەی لێ دەرکە باقی هەمووی شەکری تایە ڕاست
وە سەیری کە بە تایبەتی یعنی من خۆم ئەگەر بەرپرس بوومایە بۆ نمونە ئەچم سەیرەکەم تەنها پسکی 50 پسکی دانراوە بۆ مناڵ هەر یەکە و بە ڕەنگێکی جوان هەر یەکە و ئاژەڵێکی جوان ئەمە شێریەکی جوانە ئەو پڵنگێکی جوانە ئەو مەیمونێک ئەو فیلێکی جوانە باشە بینە سەر نۆتێلا چیتە لە 100 گرامە 74 گرامی شەکرە کۆرن فلێکس پاکەتێکی گەورەیە و هەمووی ڕسمی جوان و ڕەنگاوە ڕنگ مناڵ کە حەزیلەتی بۆ یەکەم ڕەنگەکە ڕایەکێشێ بۆ ئەو پاکەتانە سپی و ڕەش نییە بۆ ڕەنگاوە ڕەنگە چکە مناڵ حەزی لەو شتانێ حەزی لە شتی ڕەنگاڕەنگە ئەنجە چێکە ئەی خوش چیتیایە شەکر ئەڵێ ڤیتامینی ئەیمان بۆ داناوە دیم بۆ داناوە ئێ باش ئەمە هەمووی لە ماست و پەنیرە هەیە بۆ ئەو مناڵە ماست و پەنیر نەخوا کە شەکری زۆر کەمە پەنیر هەرتیای نییە ماستەکەش لە 105 شەکرە بۆ بچێ کۆرنفلێکس بخوا کە ئاردە و شەکرە وەڵاتیە ڤیتامیناتی تایە یعنی سەیرەکەی سیاسەتیش وان لێ کردو و لای ئێمە ئێستا بۆتە طبیعی ئێستا من و تۆ کاک ئاریلانەخان بچینە سوپەرمارکت و ببینین 50 نوع کۆرنفلێکس و 50 نوع پسکی لێ بە طبیعی دانین بەڵام ئەوە طبیعی نییە ئەمە سیستمێکە لە پشتیەوە ئەماکە چونکە بۆ نمونە لە ئەمریکا FDA هەیە Food and Drug Association هیچ شتێک لە دەرزیەکەوە هەتا مەکینە هەتا جیازەدا خواردن موافقەی FDA وەرنەگرێ کە گەورەترین هێنی تەندروستیە باڵایە لەوێ نهاتە بازارەوە باشە بۆ ڕێەیە شتانە بێتە بازارەوە کەواتە ئامارانەی کە تۆ باسێکی مادەم ئەو ڕێکخراوە جیهانی FDA هەیە و چاودێری بازاڕەکە و کوالیتی خۆراکەکە لایوان کوالیتی خۆراکەکە کاریگەرێکی کەمترە وەکو لە وڵاتێکی خۆمان کە لە وڵاتە مام ناوەندەکانای وڵا کاریگەری خۆراک زۆر زیاترە یعنی تۆ ئەگەر سەیری کە کاک ئاری ئەوە جەنابەت ئەتخەمە جێی UN وەتخەمە جێی WHO منەظەمەی سەحای عالەمی ئەم ئامارەکانە خواردنی گۆشتی سوور کەم بووە چەوری حیوانی کەم بووە سەوزە کەم بووە مریشک زیاد بووە میوە زیادی کردووە شەکر زیادی کردووە نان و برنج زیادی کردووە ئامارەکان زەخت بەو شێوێ زیادی کردووە ڕێژەی شێرپەنجە سێقات زیادی کردووە ڕێژەی شەکرا ئێستا ئەمریکا لە 165 یان شەکری هەیە یان مەرحەلەی پێش شەکرەیە باش ئەمە ئامارەکانە نەسیحەتی جەنابەت بۆ خەڵک چییە؟ هەڵی کاکە دیارە ئەم ڕێگایی 54 ساڵە پیا ئەڕۆین کاڵێن گۆشتی سوور خراپە و چەوری حیوانی خراپە و هەوڵدەن مریشک زیاتر بخۆن هەوڵدەن زەید بەکاربێنن چەوری مشەبع بەکار مەهێنن ئەبووە ئێستا سەحەتی خەڵک باشتر وایە باشە نەخۆشیەکان زیادی کردووە ڕێژەی قەڵەوی ئەوە بەسیترین شتە ڕێژەی قەڵەوی لە هەفتەکانە لە دنیا لە 100 دەبوو ئێستا گەیشتۆتە 166 بە عێراقیشەوە لە 164 عێراق قەڵەوە و کێشی زیادە و ژن زیاترن وەک لە پیاوە خەبەرە بۆ لانەخان تۆزی خۆش نییە هەرچەند شمولی جەنابەت ناکە بەڵام ئەمە ئامارەکانە کەواتە من بێم بۆی ئاسانی کەمەوە کاک ئایی من ئەمە 30 ساڵە بەم ڕێگایە چوم بۆ کەرکک بە 2 سەعاتەگەم و چاڵی تایە و جاری وایە دز و جەردەیەتە سەر جادە باشە بەڵام جادەیەکی تازە هەیە بە سەعاتێک ئەم گەێنی و جەردەی تیانە کامیان بەکاربێن بێگومان سەعات باشە 50 ساڵە بە خەڵکەڵێن گۆشتی سوور مەخۆن 50 ساڵە بە خەڵکەڵێن چەوری حیوانی مەخۆن 50 ساڵە بە خەڵکەڵێن ڕۆژی 5 جار میوە بخۆن بینەران من نایم بڵێم توێژینەوە هەیە بۆ نمونە کاک ئاری هاتنە سەر پەبمێد هەیە پەبمێد ئۆنلاینە مەکتەبەی ئەمریکیە بۆ توێژینەوەی زانستی کە تایبەتە بە تەندروستی بەس نووسیم فرکتۆز ئان کانسەر فرکتۆز کە شەکری میوەیە لەگەڵ شێرپەنجە فرکتۆز ئان کانسەر 2633 توێژینەوەی لەسەرە ئێدە ئێستاش بە نەخۆشی شێرپەنجە ئەڵێ بڕۆ میوە بخۆ گۆشتی سوور مەخۆ جا من نامێ ڕێی خۆم بڵێم من ئەمە بەردێکە فڕێمە ئەو ئاوا و با شتێک ئەجوڵێنم و خەڵک خۆی بیری لێکاتەوە ئایا ئەو ڕێبەرانەی کە باسەکرێن و تەندروستی جیهانە بن بەڕێوە ئایا خزمەتی مرۆڤەکەن خزمەتی تەندروستی مرۆڤەکەن یان هەندێکی ناڵێم هەمووی قەت نابێ ئێمە بە مطلقی قسە بکەین یان هەندێکی دەسەڵاتی شەریکاتی دەرمانە دەسەڵاتی شەریکاتی خواردنە کە قانجازیان هەیە و نایڵێن هەندێ قەرار دەرچێ
بۆ ئەوەی زەرەر بەوان تۆ نەگەێن. خۆتۆکو پسپۆڕە بۆ کامیان زیاتر جارڕێتەوە؟ من وەکو پسپۆڕێک کە 20 ساڵ لە ئەوروپا ژیاوم باش و کە باسی یەکەم لە ئەوروپا ژیاوم بۆ ئەوم نییە شانازی پێوە بکەم کاگاری من بۆ ئەمە ئێستا لێت بپرسم ئەرێ ئێران چۆنە تۆڵێ وەڵام من 20 ساڵ لەوێ ژیاوم بەڵام لاانەخانەڵێ لەوێ نەژیاوم کەواتە ڕێی جەنابەت مزداقیەتی زیاترە بێ من 20 ساڵ لەوێ ژیاوم و ئەندام بووم لە زۆر سندیکا و گەیشتمە پلەی باشیش لە ڤێننا ئیشم کردووە لە دووهەم گەورەترین خەستەخانە لە نەمسایە و دکتۆرام هێناوە لە نەشتەرگەری گشتیە اختصاصی تایبەتم هێناوە لە نەشتەرگەری قەڵەویە یعنی هەموو ساڵێ مؤتەمەر بەشداریم کردووە و ئەو ڕۆژە حسام کرد 46 شار لە دنیاە من ڕۆشتوم بۆ مؤتەمەرات لە ئەمریکا و بیگرە هەتا بنی دنیا بینیومە ئەو مؤتەمەرانە کە تەنزیمە کرێ کێ پارەکەیە شەریکاتی دەرمان شەریکاتی ئەجیزە کە بەکارهێنین ئیشێکی باشەکەن ناڵێم خراپە بەس تەسیرێکیانە بێ لەسەر چ بەحسێک پێشکەشەکرێت چ زانیاریەک ئەگەێنرێ بە خەڵک و ئێستاش ئێستا بۆتە نێرید هەموو مؤتەمەرێک خۆ حکومت پارەکەی نایە کێ پارەکەیە شەریکاتی دەرمان باشە شەریکاتی دەرمان بۆ یەت بە $100,000 سەرفەکە بۆ مؤتەمەرێک چکە مارکتینگە بۆ ئەو باشە مارکتینگێ بۆ ئەو من بڵێم ئەم حەبی زەختە تازەیە هاتووە بەڵام بڵێ من لە ڕێی خۆراکە و بتوانم زەخت چاکەمەوە ئەو مەجال نایە بەحسی چوا پێشکەش بکرێ یعنی من یەک نمونەت بۆ هێنم ئافرەتێک کە تەمەنی 69 ساڵ خەڵکی سامەڕایە بۆیە تەفاسی لە کاڵم بۆی مزاقەتێ پێیاکە مالی 53ە 6/8 هاتوو بۆ عیادە بۆ لای من بەرنامەم بۆ داناوە بەرنامەی خواردن 5/9 هاتوۆتەوە لە ماوەی مانگێک ڕۆژێک کەمتر 30 ساڵە حەبی زەختەخوا 30 ساڵە ڤیددیۆکەم لایە بەس من ڤیددیۆ بڵاو ناکەمەوە چکەوە پرایڤسی و شتی شخصی نەخۆشەکانە لە ماوەی یەک مانگە حەبی زەختی تەرک کردو ێ باشە وەڵاهی نە سحرم لێ کردووە و نە نوشتم بۆ نووسیوە بەرنامەی خواردن باشە جەناب وەکو فیلم بێنە و بەرچاوتەم ئافرەتە 30 ساڵ هاتو چۆی دکتۆرەکە 30 ساڵە کە چێ بۆ لای دکتۆر فەحسی مختبەرە فەحسی خوێنە ئەنجا دەرمانە چەندی سرف کردووە 30 ساڵ ئەنجا ئەوە هەمووی لەلایەک ئەو هەستەکەوا تۆ نەخۆشی و نەخۆشەکە چاک نابێتەوە بۆچی بە مانگی حەبی زەختمان تەرکرد چکە دەرکەوت خواردن دەورێکی باڵای هەیە باشە حسایەکی تر لە ساڵی 1984 لە ئەمریکا لە 167 کولیاتی طب 250 کولیە طب هەیە لە ئەمریکا قاڕێکی گەورەیە لە 167 کولیاتی طب لەوێ دەرسی خۆراکی هەبوو بەلایەنکەمەوە 10 ساعات ساڵی 2004 20 ساڵ دوای ئەوە تەنها لە 126 دەرسی خۆراکیان کەم کردواتەوە باشە شێ دەوری هەیە قەرارەیە چ دەرسێ بوترێ لە کولیاتی طب یونیسف ئایدی ئێنە باشە بۆ دەرسی خۆراک کەمەکەنەوە بەڵام بین بۆ دەرسی دەرمان 3-4 ساڵ ئێمە دەرسی دەرمانە خوێنی دەرمان شتێکی گرنگە یعنی من بەڕاستی شانازی بە دکتۆرانەی کوردستانەکەم کە ئەتوانن لە ڕێی دەرمانەوە تۆ زۆر تەندروستی خەڵک بەری بەڕێوە بەڵام پرسیارەکە ئەوەیە ئەم کەسە بۆ نەخۆش کەوت ئێمە کە ئەچینە کولیە فێرمانەکەن چۆن عیلاجیکەین ئەمەلیاتە دەرمانە نەک دەرمانێک 50 دەرمان هەیە چۆن تێکەڵیانکەین و ئەمە شتێکی زەحمەتە بەڕاستی ئەو دکتۆرانەی کە ئەتوانە ئەو ئیشانە بکەن جێی شانەزین بەڵام پرسیارەکە ئەوەیە باشە بۆ تووشی زەخت بوون بۆ نمونە من ئامارێکت بۆ هێنم ئەمە هی عێراق خۆیەتی ئەڵێ لە عێراقا لە 136 ئەوانەی 18 ساڵ و بۆ سەرەوەن تووشی زەخت بوون باشە معقولە یەک لە سەرسێی عێراق زیاتر زەختی هەبێ باشە ئەڵێ بەڵام هێشتا لە 142 ئەوانەی کە زەختیان هەیە هاتوچۆی دکتۆر ناکەن و نازانن زەختیان هەیە کەواتە ئەمە زەربی دوویکە ئەو بۆ 170 عێراق زەختی هەیە بینی 18 بینی 20 ساڵ بۆ 40 ساڵ لە 120 زەختیان هەیە باشە بۆ گەنج تووشی زەختە بێ کەواتە ڕاستە من ئێستا زەخت نەخۆشی زەختکەیە بۆ عیادە حەوی بۆ نووسم بەڵام ئێمە ئەبێ لەوە بگۆڕێن لەوەی کە بەچی عیلاجیکەین بۆچی توش بووە باشە ئەمە خواردنی خەڵک بووە و ئەمە تەندروستی خەڵکە کە بەرەو
ناتەندروستی ڕۆشتووە کەواتە من ئەبێ گۆڕانکاریە بکەم بەڵام سەیرەکەی WHO منظمەی سەحای عالەمی و ڕێبەرە عالەمیەکان کە بە حساب ئەوان سیاسەتی تەندروستی داهێنێن ئێستاش ئەڵێن کاکە گۆشتی سوور مەخۆ چەوری مەخۆ دوورکەوە بەڵام هەوڵدە مریشک بخۆی هەوڵدە زەید بەکاربێنی هەوڵدە ڕۆژی 5 جار میوە بخۆی ئێ هەمومە نەزانین میوە پڕە لە شەکر ئەنجا لە ساڵی 2012 توێژینەوەی زۆر لەسەر شەکری میوە هەیە کە ئەبێتە هۆکاری ئەوە نەخۆشەکانم نووسیوە یەکەم قەڵەوی دووهەم زەخت شەکرا دائالملوکە شێرپەنجەیە ئەبێتە بەردی گورچیلە ئەنجا ئەبێتە چەوری جگەر ببورەلانە ینی پێوتت میوە خواردن زیای کردو میوە خواردن دوو قات زیادی کردو خۆی میوە دروست خواردنی چۆنە دکتۆر یعنی لە پێشەکەەکەمان باسی ئەوم کرد لە کللتوری کوردواری خۆمانە شەواندا دوێنانی ئێوارە باوەڕکان دەجار پێش خەوداهێنرا ئاخورا میوە بخۆمە پڕی ڤیتامینە ئەوە بخۆ ئەوە باشە ئەمە بۆ فڵانەشت باشە خۆی تەندروستی میوە خواردن چییە تەندروستترینیان باڵێ من پرسیاری لە بینەرانەکەم بەست خوا ڕازگۆ بن لەگەڵ خۆیان نەک لەگەڵ من میوە پڕە لە ڤیتامین و من ئێستا لەلایەن منەوە ئەم خاترەشتانەگرم 100 ئەوەندەی کە میوە ڤیتامین لە میوەیە من بۆتان زیاد دەکەم 100 قات بەچی باشە هەر خۆم بۆتانەکەم ئەوە سەدقاتی ئەوەندە ڤیتامین لە میوەیە بەڵام ئەگەر میوە وەکو ترۆزی تاڵ وایە کەسێ خوارد نەخێر کەس نەخوارد تامەکەی شیرینە تامەکەی خۆشە شەکری میوە پێڵەن گلایسیمیک ئیندێکس حەوت قاتی شەکری سپی زیاتر لەبەرەوە خەڵک کە ئەیخوا زەوقێکی لێبینێ ئەنجا ئەم میوەیە جاران من باسی تەکنۆلۆژیام کە باسی ڕسمم کرد یعنی لە 60ەکان و 70ەکانە ئەوترا میوە بخۆ لەبەر ڤیتامینات باشە و ئەوەی شەکرەی هەیە میوە بخوا و حتا مرەبا هەبوو ئەو ساپسکیت هەبوو کە ئەنوت ئەو بۆ نەخۆشی شەکرەیە ملاحەزەتان کردو ئەمە 7 ساڵە لە بازارە نەماوە چونکە جاران چون شەکری فرکتۆزیان تێکرد شەکری میوە باشە جاران تەکنۆلۆژیا بەو شوێنە بوو ئێستا بۆمان دەرکەوت شەکری میوە ناچێتە خوێن شەکری خوێن بەرز ناکاوە شەکری خوێن ناوی گلوکۆزە شەکری میوە ناوی فرکتۆزە ئەمە ناوی عومەر ئەمە ناوی ئەحما ئێستا ئەم ژووری ئێمەیتیاین کاگاری جەنابەت یەک کاگاری لێ ئێستا ئەگەر 20 سیروانێ بێنە ئەم ژوورە چەند ناو ئاری زیادەکە هیچ دەبڕۆ بە کیلۆ میوە بخۆ فرکتۆزە شەکری خوێن بەرز نابێتەوە هەندێکی گلوکۆزی زیاترە بەڵام زۆربەی فرکتۆزە باشە ئەم شەکرە چی لێ جاران نەمانەزانی ئێستا دەرکەوت ئەچێتە جگەر ئەنجا ئێستا هەر هەمووی پێتەڵێ ئەو شەکری میوەکە چێتە جگەر یاگەم شت ئەگۆڕێ بۆ یوریک ئەسید کە ئێمە لای خۆمان پێڵێن دائالملوک زیادەکە و زۆربەی بەردی گورچیلە لە ئۆگزالەیتە کە یوریک ئەسید ئەگۆڕێ بۆ ئۆگزالەیت ئەنجا مەوزوعی 120 ئەگۆڕە بۆ یوریک ئەسید 170 شەکری میوە گۆڕێ بۆ ترایگلیسراید کە چەوری سیانیە بە عملیەیەک لە جگەرە پێڵەن دینۆڤۆ لایپۆجەنسیس ئەوە چەوری سیانی لێ دروستەکە ئەنجا چەوری مشەبعی لێ دروستەکە کە پاڵمەتێک ئەسیدە یعنی ئێمە کە میوە خۆین لە لەشی ئێمەیە ئەگۆڕێ بۆ دووک ئەمە میوەکەیە باشە منظمەی سەحای عالەمی بۆ بە خەڵک ئەڵێ میوە زۆر بخۆن ئەمە جێ پرسیارە بۆچی ناگۆڕێ عینەن قسەیە بۆ نمونە کاک ئاری کۆنگرسی ئەمریکی 535 ئەندامی کۆنگرسی ئەمریکیە ئەمە ئاماری خۆیانە 338یان یعنی دوو لە سەرسیان 338 ئەندامی کۆنگرسی ئەمریکی وەکو مستەشار ئیشەکە لا شەریکاتی دەرمان لا شەریکاتی خواردن بووە من هیچ ناڵم ئەی خەڵک قوڕی چۆکا بەسەری خۆی خۆ مەجبورە باوەڕکا بەم شوێنە ناوە دیارە معتەبەرانی کە هەیە و لەلایەکی دیشەوە بیرەکاتەوەڵە منطق وایە ئەڵە نەمە سروشتیە شتە سروشتەکە بخۆ ئێخۆ شەکری سپیش هەر لە قامیشەوە دروستەکرێەوە هەر سروشتیە باش لەبەرەوە ئەزانی چۆنە کاگاری دایم ئەو قسەیەکەم ئەڵێم علم ڕووبارە ئەو علمی پێش 7 ساڵ هاتە ئاراوە و یەکەمیان ئەگەر بگەڕێتەوە بۆ مێژوەکەی لژنەیەکی کۆنگرێسی ئەمریکی سەرۆکەکەی پیانوت مەکگۆڤەرن بۆیە بڵێن مەکگۆڤەرن کۆمیتی لە ساڵی 77 کۆ بۆ ساڵی 78 DGA Dietary Guidelines for American ئێمە چۆن نەسیحەتی خەڵکی ئەمریکی بخۆن بکەین چی بخۆن
وەگەر بچیتە بن و بنچینەی هەموو ئەوانەی ئەهاتن ئەیان گۆشت تەندروستە چەوری حیوانی تەندروستە ئەوانەی دەرکرد لە دژنەکە هەموو ئەوانەی هێنا کە مەبەستێکی هەبوو کە بڵێن وەڵا زەید بەکاربێنن و ئەمە من ناچمە تەفاسیلەوە چونکە خەڵک ئەو زانیاریەی نییە و ئەچێتە بابی موامەرەوە من نامێ بچمە بابی موامەرەوە بەس با خۆیان بیری لێ بکەنەوە کۆنگرسی ئەمری عێلاقی چی بە تەندروستی خەڵکەوە بۆ ئەوان و دنیا هەمووی ڕووی لە ئەمریکا چ قەرارێ دەرکا وەڵا ئێمە شەبێ پەیڕەوی بکەین ێ باشە سەحەتی ئەمریکا خۆی باشە لە 1970 قەڵەوە لە 1965 شەکرەیەتی ئەنجا ئاماری ئەمریکا ئەڵە ساڵی 2030 لە 1970 ئەمریکا قەڵەوە و کێشی زیادە بگاتە 2050 لە 100 زەعیفی تیان نامێنێ ئەمە پەیڕەوەکە ئەمە ڕێبەرەکەمانە من کاک ئاری من بێم بە جەناو بڵێم وەڵا بێ خۆت فڕێیە دوکانەوە ئێڵێ باشە کاکە تۆ ڕێبەری مینی بەس بۆ ئەوە بکەم یعنی ئەبێ ئێمەش تۆزێ بە خۆمان ناچین ئەو حەستە دروستکەین کەوا ڕێبەرەکان دەستکاری ئەکرێن ڕێبەرەکان تۆزێ مەساڵحی هەندێ شەریکاتە بۆ نمونە شەریکەی مێرگ ئەو حسایەتی خۆیانە بەس تەنها حەبی کۆلسترۆڵ لە ساڵێکە 20 میلیارد دلار قەنجازەکە میلیارد چەنە 1000 میلیۆنە 20,000 میلیۆن دلار لە یەک حەب ێ باشە خەڵک بزانانی وڵا کۆلسترۆڵ عیلاقی نییە بە نەخۆشی دڵەوە ئەو حەبە چی لێ دێت ئەو شەریکەی چی لێ باشە دکتۆر با نەمویست قسەکانە پێ بڕۆم با منیش پرسیارە بکەم لەسەر گۆشت و مریشک بە تایبەت تۆڵەی گۆشتی سوور بخۆن باشە ئەی زۆر کەسەیە دکتۆر هەتاوەکو ئێستاش ڕەنگە لە لای خۆشمان بۆ شێوازە بە هەروە بیرکەینەوە بڵین گۆشتی سوور ڕەنگە بۆ تەندروستی خراپ بێ مریشک هێشتا باشتر بێ لە چاوەیە زۆر کەسیشمان هەبێ بۆ نمونە چەوری خوێنی بەرز بێ چەوری جگەری هەبێ یعنی ئەو بە تەواوەتی گۆشتی سوور لای بۆ بە شتێکی بەڤۆ نایخواڵە نەوەکو چەورەکانمەوەی تر بەرزتر کاتەوە ئەمە تۆ لە ڕۆی زانستی پزیشکیەوە بە وردی بۆ ماشیکەیتەوە ئەمە بۆ شێوازەیە کەسێک کە چەورەکانی بەرز بێترێ بە تەواوەتی لە گۆشتی سوور دوورکەوێتەوە یا خود نەخێر هیچ ڕفتێکی بەوە نییە لا نەخان 180 پلە بە پێچەوانەوەیە چۆن گۆشتی سوور بیتە سەر ئامارەکان دوو ئەوەندەی مۆنۆ ئەنساتچوریتد فاتی ئەسید یعنی ئەو جۆرە چەوریتیا کە لە زەیتی زەیتونە دوو ئەوەندەی چەوری مشەبع کاڵێن ئەبێتە کۆلسترۆل و کۆلسترۆل بەرزەکاتەوە باشە ناڵێن کۆلسترۆل بۆ لەش خراپە باشە خۆی گەورە فەرموویەتی لە سوورەتی تین ئاەتی 4 وخەلقنا الإنسان في أحسن تقويم باشە خۆی گەورە جگەری منی دروست کردو ڕۆژانە 3000 میلیگرام کۆلسترۆل دروستکە یخوا خالقە ئەستەغفر غەڵەتی کردووە نەخێر باشە تۆ بڕۆ هێلکەیە بخۆ بە زەردێنەوە 200 میلیگرام کۆلسترۆڵی تایە بڕۆ 5 هێلکە بخۆ لە ڕۆژەکە 5 200 کاتە 1000 میلیگرام جگەری تۆ ماچێکت بۆ ئەنێرە زۆر سپاس کاک ئاری تۆ هەزارت لە دەرەوە وەرگرت من 2000 دروستەکەم لە باتی خۆم هیلاکەم 3000 دروستکەم یعنی من دووک بخۆم یان نەخۆم ڕۆنی حیوانی بخۆم یان نەخۆم لەشی من کۆلسترۆل دروستەکە و پێویستی پێێتی بۆ هەموو دیواری خانەیەک لە کۆلسترۆل دروست دوو دیوارە دەبڵ لەیەر باشە لە کۆلسترۆل دروست بووە ئێستا جەنابەت ئەم شوێنی ئێمە دانیشتین ئەگەر هەمووی کون بێ باران بێ یەتە ژوورێ ڕەشەبا بێ یەتە ژوورێ تەپۆتۆز بێتە ژوورێ ئەم ژوورە چی لێیە تێکەچێت خانەی مرۆڤی شوایە دیوارەکانی هەمووی کۆلسترۆڵە باشە ئەمە یەک دیواری خانە کۆلسترۆڵە دوو ڤیتامین دی کە زەرورە بۆ ژیان لە چیەوە دروستە بێ لە کۆلسترۆل تیشکی ڕۆژە یا لە پێست کۆلسترۆڵکا بە ڤیتامین دی سێ هۆرمۆنی جنسی پیاوان و ژنانیش بە تستۆستیرۆن و بە ئێسترۆجینەوە لە کۆلسترۆل دروست بوو لە کۆلسترۆڵەوە دروستە بێ ئێدەوەرە کۆلسترۆڵت کەم بێ وەڵاهی جنس زەعیفە و مشکلەتە بێ لە دروستکردنی مناڵە هەم بەرەو نەزۆچیتە بە هەم بەرەوەتە بە وەڵا بچم مناڵی بلووری بکەم باشە مناڵی بلووری ئەرێجاران ڕێژەی نەزۆکی هەبوو ئافرەت نەزۆک بەسۆکو ئێستانیە ئەو خستەخانانەی کە بە مناڵی بلووری دروستەکەن بەرناکەوێت باشە چی گۆڕا لەم 50 ساڵە یعنی باشە خوای گەورە وخلقنا الإنسان في أحسن تقويم وەرە سەیری خەڵکە نیوانی ورگی هەیە نیوانی زەخت و شەکرێ هەیە باشە آخر ئەمە دیارە هۆکارێک هەیە گۆشتی سوورەکە ئەو چەوری کەتیایەتی زەرورە بۆ لەش وەکو زەیتی زەیتون ئەویشی تایە کە زەرورە بۆ لەش باشە گۆشتی سوور بێجگە لە چەورێکە ئەو کۆلسترۆڵ کەواتە دەور نبینێ بۆ کۆلسترۆڵ باشە ئایا کۆلسترۆڵ ئەبێتە هۆی نەخۆشی دڵ بەڵێ ئێستاڵێ ئێکاک دکتۆر تۆ ئەڵێ ئەمە کۆلسترۆڵە تایەتی بیخۆ بەڵام هۆکاری نەخۆشی دڵ کۆلسترۆڵە پێتەڵێم ڕاستەکەی بۆیە
شەریکاتی دەرمان و منەظەماتی گەورە استیفادەی لەمە کردووە کە یەی فەحسی دەماری دڵەکەی کە گیرا و کۆلسترۆڵە بەڵام چ جۆرە کۆلسترۆڵێک ئەو جۆری کە سوتاوە ئێمە کۆلسترۆڵمان هەیە گەورەیە نانی شێتەوە لە دەمارەکانە کۆلسترۆڵمان هەیە بچووکە ئەمە LDL-ەکانە و ئێستا ئێمە لە کوردستانە فەحسی LDL-ەکەین LDL بەرز بۆتەوە یان نزم بۆتەوە ئێستا لە ئەوروپا LDL بۆتەکەن بە حەوت جۆر من هاوڕێیەکەم دکتۆرە لەم شارە پێش نزیکی مانگێک لە دووبەی بوو و پێم وت ئەو فەحسە بکە چوو فەحسەکەی کرد LDL-ی بەرز بوو بەڵام دوانی کە تەندروستە بەرز بوو پێنجەکەی تر کە بچووکن و سوتاون ئەوانەی نەبوو کاتە LDL باشەکەی هەبوو LDL جگەر خۆی دروستیەکە بۆی وزە نەقڵکا بۆ خانەکان باشە کاتە کام کۆلسترۆڵە ئەنیشێ لە دەمارە ئەوەی کە سوتاوە چی ئەی سووتێنێ شەکر ئەی سووتێنێ شەکری میوە دەقاتی شەکری سپی بە قوترە ئۆکسسیجینی زیاترە ئەو کۆلسترۆڵە ئەگۆڕێ بۆ کۆلسترۆلی زۆری خراپ دەسەکان نەخۆش باش چیت ماوە بە یەک شتم ماوە ڕێژەی تستۆستیرۆن کە هۆرمۆنی جنسی پیاوانەیە لە 15 ساڵی ئەخیر لە 137 کەمی کردووە و باوەڕکە کاک ئاری زۆر نەخۆشە بینیت تەنها بۆ مۆزوعی ئەڵێ کاک دکتۆر هەستەکەم تەمەنم 45 هەستەکەم ناحەیە جنسیم زەعیف بووە و باوەڕکە هۆکارەکەی کەمبوونی تستۆستیرۆنە تستۆستیرۆن لە چی دروستە بێ لە کۆلسترۆڵ دروستە بێ لە گۆشتی حیوان دروستە بێ لە دووب دروستە بێ و بۆ ئەوەی تۆی پیاو بە قوت بێ بتانی مناڵ دروستکەی و مشکلە نەبێت لە نەزۆچیە پێویست بە زینکە زنک لە گۆشتی سوورا زۆرە زینک لە جگەرا زۆرە یعنی بینە سەر مۆزوعی جگەر لە هەر 100 غرامە نزیکی 7 میلیگرام زینکی تایە بەڵام مریشک 0.68 هەر زۆر کەمترە سوودەکانی گۆشتی سوور زۆرە بەستە سەورەکەم کاتمان نەمابێ کاتێکی تردانێن و دوتۆرجان پرۆگرامێکی تر خۆش بە دوکتۆر سپاس بۆ تای ڕوونکردنەوەکانت سپاس بۆ بینەرانیش دەستە خۆش بە کاتێکش دکتۆر سیروان قسەکانەکە مە زیاتر کەمێک جۆگر بووین پێمان خۆش بخۆی هەموو داتاکان و ڕوونکردنەوەکانی با لەسەر ئەو زۆر